ڕۆی سڵاوتان لەوێ ئەزیزان بمان بورن لەو 11 دقە دواکەوتنا دیارە کێشەی کامێرای لاپتۆپەکەمان هەبوو خەتیشمان کێشەی هەبوو کامێراکەمان تۆزە دیقەی بە قووەت بوو لەبەرەوە نەیەکردەوە بۆیە ناچار ئێستا بە کامێرای لاپتۆپەکەمان لەگەڵتانین لە پاش داوای لێبوردن سڵاوتان لەوێ ئەزیزەکانم خۆشحاڵین بۆ ئەم ساڵیش لەگەڵتانە لە خزمەتتان نابین بۆ ئەوەی لە ئەم ماوەیە چەند لایڤێک بۆ ئێوەی بەڕێز بکەینەوە سەبارەت بۆ پرسیارانی ئێوەی بەڕێز و خۆشەویست کە ئەیکەن ڕاستەوخۆ هەوڵ بدەین وەڵامتان بدەینەوە ئینشاءالله ئەزیزەکانم طبعاً چەند خاڵێکی حەزەکەم لە سەرەتایە باسی بکەم هەموو لایڤەکانمان بۆ ئەم ساڵ ئینشاءالله لە ماوەی 1 ساعتی تەواوە ئینشاءالله کۆتایی پێدێنین چونکە ماوەیشتر کە زانکۆڵین ئاکتیڤ بێت تۆزە کاتمان کەمە بێ بەڕاستی لەبەرەوە داوای لێبرد نەکەین و یەک شتی دیکە هەیە با بڵێن حەزەکەم زۆر وریای بن پرسیاری دووبارە تخوام منێرنەوە یعنی لەبەرەوەی کاتێکی زۆرمان لێ بە هاتا ئەی خوێنینەوە تێگەین کە دووبارەیە تۆزێ کێشەمان بۆ دروست دەکات یەکێ دیکە لەو خاڵانە ئەوەیە کەمێک سەبرتان هەبێ پرسیارەکانتان درەنگەگاتە ئێمە هەتاکو ئێمە ئەی خوێنینەوە و لە خزمەتتان نابین تۆزێ کاتی پێویستە بێ لەبەرەوە هیوادارم تۆزە سەبرتان هەبێت کە پرسیارتان نووسی چەند دقەیەک تاخیرە بێت لەوانەیە هەتا وەڵامتانە دەینەوە بۆیە دووبارەی مەکەنەوە ئینشاءالله بەیەکەوە لە ماوەی ئەم ساعتە ئیسفادی زۆر لە یەکەکەین ئەو هەر پرسیارێکش کە هەچانە حەزەکەین بیکەن ئینشاءالله بەپێی کات و بەپێی زانیاریەکانمان ئینشاءالله وەڵامتانە دەینەوە ماردین شوان ئەڵێت سڵاو باشترین ئوستاز سپاستان نەکەین یەکەم کۆمنت شتێکی خۆشە دەستان خۆش بە سپاس سڵاو لە کاک محەممەد غازی سپاس دەکەین بۆ ئەو بابەتی کە نووسیوتە و کاکە زیرەک سارمەمی سڵاو لە بەڕێزیشت مون لایت ئەڵێ سڵاو ئوستاز سڵاو لە بەڕێزیشت سپاس دەکەین ئەمە بیگەڕێنەوە سەرەتا بە هەموو پرسیارەکان ببینینەوە و کورد سڵاوی ناردۆ سپاسێکەین کاک فەهمی سپاس بۆ بەڕێزیشت خاتونا سڵاو لە تۆش کاکە حەمای 007 ئەپرسێت ئەم ساڵی ڕێژەی کورسی وەک خۆیەتی بەڕێزەکەم ئەوەی ئێمە زانیمانە لە وەزارەتی خوێندنی باڵاوە بەڵێ کورسیەکان وەکو خۆیەتی بەڵام یەک گۆڕانکارەیەکی بچوو کراوە لە ڕێبەریە ئەگەر خوێندە بێتانەوە ئەم ساڵ خوێندنی پارالێل پێش ساڵانی پێش 140 بوو ئەم ساڵ کراوە بە 150 واتە نیوە بە نیوە کراوە ئەوە تۆزێک کورسیەکان ینی کەمیان نەکردێتەوە بەڵام باڵانسێکیان پێداوە بەو شێوازە سەبارەت بە کردیتی ئایتی ئەگەر هەڵە نەبمەوە پێویستمان بە ڕێبەرێکا بێ ببورن ئەگەر ڕێبەرێکەمان لەلا بێت چکە مۆزوعی ئایتیەکان ئەمە هەمووی ئایتی ئەگەر هەڵە نەبم ئەگەر زوو بیدۆزینەوە بۆ بەڕێستان بەشی ئایتی دۆزە بە زەحمەتە دۆزرێتەوە ئایتی لە زانکۆی ئایتی ئەم چووکە بەڕاستی لەبەرکردنی تۆزی ئیزازە ناتوانین ئەو هەموو بابەتێ با بڵێن بەیەکەوە لەبەر بکەین بۆیە تۆزی ئیزازە باگە بینە سەرزانکۆی سڵاحەدین ئەو ئایتی تایە لە کۆلێژی زانست لە هەمووی باشتر و سەرێتر ڕەنگە بتوانین بیدۆزینەوە کۆلێژی زانست ئایتی 5 دەرەجە ئینگلیزیە 20 دەرەجە ماتماتیکە 5 دەرەجە فیزیایە بەڕێزەکەم باشە کاکە محەممەد غازیە پرسێت علومی کۆمپیوتەر گرانە دەرس یان ئایتی وەڵاهی طبعاً بەشی کۆمپیوتەر تۆزێ فکر و با بڵێن ئەوەیەوێت زیاتر ئیشی بیرکاری و لێکدانەوە و هەندێک وردەکاری و فکرە لە مێشکتا و دروستکردنی پرۆگرامەکان و ڕێخستنی پرۆگرامەکان و ئیشکردن لەسەر ئایتی و ئەو بابەتانە هەمووی کۆدا لەبەرەوە حتمما بای خۆی گرانی و قورسی هەرچیان هەر نفسی حاڵەتن بەڵام بەشی کۆمپیوتەر تۆزێک سوکترە لە بەشی ئایتی سنام نەهرۆڵێ سڵاو لە بەڕێزیشت نازک زینە
ئەمساڵ کۆنمرەی 81 لە پەیمانگەی پەرستاری لە دهۆک وەردەرگیرێ بەڕای ئێوە بەڕێزم. پەرستاری دهۆک ئەگەر هەڵە نەبم دەرەجەکانی تۆزێ بەرزن بەڕاستی، بەڵام بۆ دڵنیابوونەوەش با تەماشایەکی بکەین بەشی پەرستاری لە دهۆک. بەشی پەرستاری لە شاری دهۆک 84 وەرگرتۆ بە زانکۆڵاین، 81 تۆزێک دەرەجەکە دوورە لێەوە زەحمەتە 3 دەرەجە بەشە تووبەکان دابەزێ، خۆتان نەزان داواکاری زۆری لەسرە، بەڵام بۆ پارالێلەکەی کێشە دروست ناکات چونکە خۆی 78 وەرگرتووە، لەوانەیە بێتە 82 لەوانەیە بێتە 82 و لەو دەرەجانە، بەڵام بۆ 81 تۆزێک زەحمەتە. کاکە زمکان مەحموود ئەڵێ سڵاو مامۆستا، سەرەتا دەستخۆشی لەکەم، بەس پێم بڵێ ناونشانت لەکوێیە. ئەزیزەکەم وەڵاهی ئەمە ئەم ساڵەکە بەڕاستی تا ئێستا ناونشانی یەکلاکەرەوەمان نییە، لەوانەیە لە 2 ڕۆژی داهات و 3 ڕۆژی داهات و ئینشاڵڵا شوێنەکەمان یەکلایی بکەینەوە بەبان هەردوو چاو، هەم لە لایڤەکانمان هەم ئینشاڵڵا لە کەناڵیش ناونیشانی دقیق بە با بڵێن شوێنەکەش بلۆکیشنەکەش دانین ئینشاڵڵا بۆ ئەوەی بە ئاسانی بیدۆزنەوە. بەڵام ێستا لە قسەکردنی لەگە چەند سنتەرێکە بۆی بتوانین جێگەیەکی شیا و دەستنیشان بکەین تاوەکو بتوانین شوێنێکمان بەدەستەوە بێت ئێوەی بەڕێزکە سەردانمانەکەن بتوانین زیاتر خزمەتتان بکەین. سۆمە جومعە پرسیارە کات ئەڵێ سۆماخان ئەگەر لێمان بزر نەبێ من 94 هەیە کۆلێژی پەرستاری وەرم ئەگرێ لە هەولێر بەڕێزم بۆ ئەم ساڵ پەرستاری کۆلێژ احتیمالێکی هەیە ئەمەلێکی هەیە لەبەرەوەی ئەمە وەکو ئەزانن ئەم ساڵەکە تۆزێک دەرەجە احتیمالی دەرەجەیەک دەرەجە نوێک احتیمالی دابەزین هەیە. پەرستاری هەولێر بۆ خۆی 95.2 وەرگرتو احتیمالی دەرەجەیەک دەرەجە 0.2 نزیکە ئینشاڵڵا لە دابەزین بە پشتیوانی خۆی گەورە. کاکە فەهمیە پرسێ مامۆستا ئەم ساڵ ئەتوانی بە تەنها وانەی کوردی تەرێک بکەی لە کاتی پڕکردنەوەی فۆرم بەڕێزم. ئەو پرسیارە زۆرەکرێت لە لامان وەک ئەو بابەتەی کە با بڵێن تەرەکردنی کوردی یان عربی یان هەردووشی بەیەکەوە ئەوە سیستم بۆتەکە ئازیزەکەم. ئەتوانی تەنها کوردی تەرەکەی، ئەتوانی تەنها عربی تەرەکەی، ئەشتوانی تەنها با بڵێن ئەنی هەردووشیان تەرەکەی، واتە بە کۆی گشتی بە تاک و بەکۆ ئەتوانی تەرچیان بکەی، هیچ کێشە نابێت کامیان بۆ تۆ باشتر بێت سیستم ئەوت بۆ حسابەکە و حەزەکەم لێرەشە ئەوتان پێ بڵم کە ئەو ئیشی سیستمە، سیستم بۆ خۆی ئیش و کارەکانەکات. مون لایت ئۆستاز لەکوێی هەولێر دادەنیشن بێمەلاتان فۆرم پڕ بکەمەوە بەڕێزی بە خێر بێ سەرسەر و سەرچاومان وەکوتم ئینشاڵڵا لە 2 ڕۆژی داهاتوە هەوڵەدەین شوێنی خۆمان یەکلایی بکەینەوە بە پشتیوانی خی گەورە بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتتان بکەین و شوێنێک بێت بە ئاسانی هەمولایەک پێی بگەن ئینشاءالله. کورد میکس ئەڵێ 88.857 ئەگەری دەرمانسازی چەندە بە زانکۆڵاین لە هەولێر؟ وەڵاهی ئەگەرەکەی ناڵێم ئەتوان بڵم 150ە باوا بڵێن چونکە بۆ خۆی ساڵی پارنەوەتی وەرگرتووە هەمومان نەزانین داواکاریەکان زیاتر بەرەلای بەشە پزیشکەکانن بۆیە احتیمالی وەرگرتن ینی دەرەجە دابەزین تۆزێک کەمترە بەڵام تەوەقوعەکەین ئینشاڵڵا بۆ ئەو نمرێت چونکە تقریبەنەوە 89 ئەکات دەرەجە دابەزینێکیان چەند پۆینتێک لەگەڵ دەرەجەیەەکە احتیمالی دابەزین هەیە بە پشتیوانی خۆی گەورە. هۆنیا هادی بەشی کارجێڕی کار بەشێکی چۆنە؟ بەڕێزانم بەشی کارجێڕی کار بە تایبەتی ئەگە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بێت بەشێکی زۆر باشە بە تایبەتی بۆ وێژەیەکان. لە بەشی تەکنیکی کارجێڕی کار لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کەمێک ژمێریاریشی تێکەڵە یعنی کاتێکە تۆ بەشە تەواوەکەی تەنانەت وەکو ئەندامی با بڵێن سندیکای ژمێریاریش ئەتوانی ئیش بکەیت تێکەڵەیەکە تقریبان تا ڕادێژی زۆر بەشێکی ژمێریاریشی لەگەڵایە ئەو بە ڕێزانێکی ئێستا لەوێ داوامەکەن کە پرسیارم لێکردوون شتێکی وایان باس کردووە. گەیم سریال ئەڵێ مامۆسەجیان تەحسینەکانی ئەم ساڵ ئەڵێن زۆر نین کە دەرجەی بەرزیان هێناوە بەپێی ئەو داتایانی بڵاو کراوەتەوە وی سلێمانی مەبەستە ئایا وایە؟ وەڵاهی بەڕێزەکەم ئەو داتانەی کە بڵاو کراوەتەوە بەو دەرەجەیە زۆر نین نازانانی من ئەوەی لە وەزارەت بیستم شتێک بوو ئەو داتانێ بڵاو کراوەتەوە شتێکی ترە من کە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە لە هەفتەی ڕابردوو سەردانیانمان کرد هەندێک بابەتی
مەسلەی تەحسین معدلەکان هەبوو مەوزوعی کوردی و عربی تەرکردن کە لە ساڵی پار ئێمە لە ڤیددیۆکانمان باسمان کردبوو کە تەرک ناکرێت بەڵام تەرک کراوە ئایا ئەمە چۆنە هەتاکو چەند بەڵگەیەکمان پێشکەش کرد هەتا ئەوان بە ئێمەیانوت ڕاستە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین تەرک نەکراوە دوایی لە کاتی هاتنەوەی ناوەکان دەرەجەکان بە تەرکراوی حساب کراوە یعنی ئەگەر بەرزی کردێتەوە بۆی تەرک کراوە بۆیە ینی ئەو حاڵەتەمان بۆ دروست بوو لەو بابەتە کە ئێمە ئەمان کوردی و عربی تەرک ناکرێ و ڤیددیۆشمان لەسەری دانا ئەمانوت کە تەنها بۆ بەشە پزیشکیەکانە بەڵام دیار بوو هەڵەیەکی زانکۆڵین بوو کە دوایی چاکرا بۆ و کێشەکە نەما لەخوا بەزیابێ سەبارەت ینی ئەوە یەشێ لە بابەتەکان لە بابەتەکان تەحسین معدل بوو باسی ئەویان کرد مەجموعە تەڵەبەمان هەیە 97 یان شتێک زیاتریان هەیە ڕەنگە نسبەکەیان کەمێک تەسیرات بکە بەڵام ئێمە بە کۆی گشتی ئەڵێن ئینشاءالله دەرەجە هەردا ئەبەزێت لە بینی دەرەجەیەک بۆ 2 دەرەجە تەوەقوعی دابەزین هەر ئەەکەین بەڵام من بۆ خۆم ئەڵم لە نیو دەرەجە هەتا دەرەجە و نیوەک احتیمالی دابەزین ینی چونکە ئەو تەحسینانە تا ئێستا داتای 100% دەست نەکەوتەوە بۆیە ناتوانم بەڕاستی زۆر قسەیان لەسەر بکەم ڕاستە ئەوەی بەڵاوبۆتەوە داتای وەزارەتی پەروەردەیە لە وەزارەتی خوێنی باڵاش ئەو قسەیان بۆ من کردووە بۆیە ئەمەوێت دقیق بم 100% تاوەکو بتوانم قسەی کۆتایی لەسەر بکەم بیلار سورسی ئەڵێ 77 وێژەی بۆ بەشی قانون دەبێ بە پارالێل بەڕێزەکەم قانون تۆزێک زەحمەتە بەو دەرەجەیە بە تەمەشایەکشی بکەین بۆ دڵنیابوونەوە ئەگەر شاری هەولێر بە نمونە وەربگرین 80 وەرگرتووە بە پارالێل ینی ئەوانەی کە پارالێلەکانیان لە هەفتاکانە کۆیە و سۆرانە با بڵێن ئەتوانیت لەوێنانە تەقدیم بکەی بە پارالێل و بە ئینشاءالله وەربگری چ لە سۆران چ لە کۆیە هەروەها کە ڕێکار ڕزگار ئەڵێ 94 ئەگەری چ بەشێکی باشی هەیە بەڕێزەکەم سەبارەت بە ئەگەری باش طبعاً پەرستاری یەکێکە لە ئەگەرەکان شیکاری نەخۆشیەکان بایۆلۆجی پزیشکی ئەندازیاری شارستانی علومی بایۆلۆجی بالضبط علوم کیمیا علوم IT چارەسەری سروشتی با بڵێن کیمیای کلینیکی ژیانی چارەسەری سروشتی لە کۆلێژی زانستە تەندروستیەکان یعنی ئەو بابەتانە بۆ 94 نزیکن ینی ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی لەو بەشانە ئینشاءالله کورد میکس دیارە پەیامەکەی ڕەش کردێتەوە کاک ئەحمەد ئەڵێ مامۆستا کوی باشی ئەلحەمدولیللا ئێمە زۆر باشی نەگەر ئینشاءالله ئێوە باش بن و حاڵەتی دەرونیتان زۆر سترێس نەبێ زۆر بە ئارامیەوە بیر لە بەشەکان بکەنەوە ئەزانم ئێستاکانە تۆزێک زەختی ئەوەتان لەسەرەکە ئایا ئێوە دەبێت شۆ وەرتان بگرێت شۆ باشە چێ خراپە لە شۆ پڕی بکەمەوە ئەمانە هەر هەمووی بۆ خۆی سترێسێکن بەڵام هیوادارم متوانن زاڵ بن بەسەریا و نەهێڵن ئەو شتانە زۆر کۆنتترۆلتان بکە ئینشاءالله کاکە محسن ئیبراهیمی پور سپاس بۆ ئەو ئیمۆجیانەی کە ناردووتە کاکە زمکان من ئەڵم کاکە زمکان ئینشاءالله هەر قسەکەم تەواوە بێ چکە نازانم ناوەکە تۆزێک دەگمەنە ماشەڵڵا دەروناسی یان ژمێریاری یان ڕاگەیان کامیان باشە لە پەیمانگا بۆ ئەهلی ڕێژەی پارەکەی چەنە بەڕێزم دەروناسی تەنها لە کۆلێژەیە بەشێکی خراپ نییە بەڵام ژمێریاریەکە باشترە ژمێریارەکە لەو سێ بەشە لە هەرچیان باشترە و ژمێریاری با بڵێن پارالێلەکەی ئەگەر هەڵە نەبم ملیۆنێکە و پاش داشکاندن بۆتە 550,000 دینار ئەگەر هەڵە نەبم ئەگەر نا ملیۆن و نیوە و بۆ بە 875,000 دینار یاڵدز ئەڵێ سڵاو ئوستاز باشی تەکنۆلۆژیای زانیاری و ICT لە ڕووی ئیش و شەهادە و فێربوون چ جیاوازیەکی هەیە لەگەڵ IT تاوان بەڕێزەکەم تەکنۆلۆژیای زانیاری هەر ITە بۆ خۆی عەفوان ICTش تێکەڵەیەکی بینی گەیاندن و ITە هەردوو بەشەکان بەشی باشن وەکوتم تەکنۆلۆژیای زانیاری هەر بۆ خۆی ITە مشکلێکمان لەوەیان نییە لە ڕووی شەهادە و فێربوون و ئەوانە جیاوازەکان طبعاً IT باشترە IT زیاتر تەرکیز لەسەر یەک بابەتەکە بەڵام لە ICT کە ئەوش بەشێکی زۆر باشە وانە بێ کە خراپ بێ بەڵام زیاتر ڕەبتی بە پەیوەندیەکانەوە هەیە ئیتیساڵات هەیە با بڵێن
اتصالات و کۆمپیوتەری تێکەڵاو کردو. ئەگەر کەسێک حەزی بە دروستکردنی مەسائلی ڕۆبۆتی و یان هەندێک بابەتی ئەجهیزەوە هەبێت با بڵێن ئەتوانێت لە ICT زیاتر پەرە بەخۆی بدا. ئەگەر کەسێکش زیاتر بێت لە ئەنتەرنێت و لە با بڵێن وێب و ئەو بابەتانەیە ئیش بکات ئایتێکە بۆ ئەو باشترە. کاکە زیرەک سەرمەمی ئەڵێت مامۆستا 67 لە پەیمانگای پەرستاری لە شێ وەردەگیرێت. تکایە وەڵام ئایا کەی زانکۆڵین ئاکتیڤ دەبێت؟ بەڕێزەکەم زانکۆڵین بەپێی ئەوەی کە بە ئێمە وتراوە لە وەزارەت پرسیارمان کردووە ئەڵێ لە 15 هەتاکو 15 ئەفۆن هەتا 25 دەبێت لەو بینەیە ئەکتیڤ بێ وە دەنگۆیەکیش هەیە ئەڵێن لەوانەیە بگاتە سەرمان، یعنی بەکوی گشت لە 15 مانگ هەتا سەرمان ئینشاڵڵا ئەکتیڤە بێ بە پشتیوانی خۆی گەورە. 67 تاقە شوێن کە زۆر لێوێ نزیک بێت پەیمانگەی تەکنیکی کۆیە پەرستاری و شیکاری تەقتەقە بە تایبەت شیکاری تەقتەق کە 70 پوینت شتێکی وەرگرتووە ساڵی ڕابردوو. من ناتوانم ئەگەرێکی تەواو بدەم بۆ کۆنمرێ بۆ بەشە پزیشکەکان، بەڵام ئومێد دەکەین ئینشاڵڵا دەرەجەشدا بەزێ ئینشاڵڵا بەو شێوازەدا ئەبەزێ کە هەموو کەس بتوانێت سوودی لێ ببینێت. مامۆستا ئەو بەرەزانین لە پەیمانگاکان ڕێزبەندی ئەەکەن ئایا دەرەجەی کۆلێژەکان ئەزانن؟ مەبەست لە چییە لە ڕێزبەندیکردن؟ خۆی سیستم ڕێزبەندیەکات. طبعا ئەو کەسانە هەموو کۆلێژەکان ینی لە ناو سیستمێکە کە پێوترێت سیستمی زانکۆڵین بە یەک جار ڕەن ئەکرێت، یعنی کلیکێکە دایەگرێت ئەو هەموو تەڵەبەی کە تەقدیمی کردووە هەر هەمووی بە یەک جار ڕەنەکات. سەرەتا لە کۆلێژی پزیشکیەوە دەست پێکات، دوایی دێتە ددانسازی، دێتە دەرمانسازی، بەو شێوازە هێواش دێتە خوارەوە تا ئەگاتە ئەو ڕاددەی هەموو تەڵەبەکان تەوزیعەکات. زۆر کەس پرسیاری ئەوە کە ئایا گەر من لە ڕێزبەندەکانی سەرەتا دەرەجەی زۆر بەرزم نووسی بە مافم نافەوتێ نەخێر، وەکوتم نەفەر بە نەفەر ئەیهێنێت کاتێکە هەموو تەڵەبەکان ئەو کۆنمرە بەرزانەی کە هەیە لە تۆبا جێگەی کردەوە، لە ئەسنانە جێگەی کردەوە، لە دەرمانسازی و تەلارسازی و پەرستاری و پێ هات لە هەموو شوێنەکان نایەت دەرەجەی تۆ 95 بەڵام کەسێک لە پێشتووە پەرستاری نووسی و 94.9 هەیە 94.9 وەرگێ 95ەکەی تۆ وەرەگرێ کە کورسی قەپات بوو یەکسەر ئەچێتە سەر پاراالێلی یان ئەچێتە سەر بەشی داهاتووی. بەو شێوازە تەوزیعاتەکان ئەکرێ و بەڵێ بە ئەکیدی ڕێزبەندەکان هەمووی ئاگاداری یەکتریان و ئەزانن چۆن ئەکرێت. سۆماخان ئەڵێت دەرمانسازی لە هەولێر چەند وەری ئەگرێ؟ بەڕێزەکەم بۆ ساڵی پار 90 وەرگرتووە، بۆ ئەم ساڵ وەکو پێشتریش باسمان کرد تەوقعەکەین دەرەجەیەک تا دەرەجە و نیوەک ئەگەر دابەزین هەبێت تقریبان دێتە 88 و شتێک زیاتر و لەو دەورانە. سەفەر محمود سڵاو مامۆستاجیان، جیاوازی چێ لە نێوان ئەو بەکالیۆرەسەی کە لە هەندێک پەیمانگە دەدرێت لەگەڵ ئەو بەکالیۆرەسەی کە لە زانکۆکان دەدرێت؟ بەڕێزم وەکو بەکالیۆرەسەکە فەرقی نییە، هەمان بەکالیۆرەسە و هیچ جیاوازیەکی نییە، بەڵام ئەوە سیستمێکە، یعنی ئەو زانکۆ پۆلیتەکنیکەکان ئەیانەوێ بستنە سەر ئەو سیستمەی کە مەعهەد نەمێنێت، ینی هەموو تەڵەبە لە کۆلێژ وەربگیرێت، بەڵام سیستمەکەی لە ئەوروپا سیستمی 1 ساڵە هەیە، 2 ساڵە هەیە، 3 ساڵە هەیە و 4 ساڵە هەیە. ساڵی یەکەم بە دیبلۆمێکی ئاعتیادی ئەڕوا، ساڵی دووەم دیبلۆمی تەکنیکیە، ساڵی سێم ئەبێت بە ئەکادیمی، ساڵی چوارەم ئەبێ بەکالیۆرۆس. لە وڵاتانە ئەو سیستمە تەطبیقەکەن بۆ کەسێک ئەگەر بڵێن ناتوانێت خوێندن بەردەوام بێ لەسەری پێویستی بۆیە ئیش بکاو پارە پێیاکە و بێ خوێندنەکەی تەواو بکاتەوە، بۆیە یعنی هەوڵێک هەیە بۆ ئەو بابەتە ئیشەکەی لەسەر بکرێ. ئەگەر ناوەکو ئەوەی کە 4 ساڵەکە خوێنێ و بەکالیۆرۆس وەرەگرێ، بەکالیۆرۆس هەمان بەکالیۆرۆسە و هیچ فەرقێکی نییە. ئەمجا بینە پاش ئەوی ناسخان ئەپرسێت مامۆستا دەرمانسازی ئێوارانی هەولێر چی بەسەر هاتەوە؟ خراپ زۆر ڕۆی چی لێ ببورنانی هەندێک لە کۆمنتەکان وڵاهی تێپەڕی نازان بۆ وای لێ هات، بەڵام انشاءالله هەوڵە دەین ئەوانەی کە هەیە بیخەینەوە بەردەوامین لە سەریا. بەڕێز کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی عەرەبی زانکۆی هەڵەبجە بۆ ئەم ساڵ چەنە؟ پەروەردەی هەڵەبجە ئەگەر تەمەشایکەین لە زمانی عەرەبی بەڕێزەکەم
لە هەڵەبجە ببوورە نازم لە لیستەکەی منە زمانی عربی لە هەڵەبجە نییە لە قەڵاتزێ هەمانە لە گەرمیان هەمانە لە ئاکرێ لە شەقلاوە و کۆیە و مەخمور و سەڵاحەدین هەمانە دووبارە هەمان پرسیاری کردوتەوە ژیارە نەتۆپیاڵێ سڵاو لە مامۆستای خۆشەویست و کاک محسین و کاک خەسرە و سڵاوی ئێمەش بۆ تۆی بەڕێزکە کە ژیاری ئەزیز خۆشحاڵین کە ئەم ساڵیش بەردەوامی لەگەڵمانە دەستان خۆش بێ سوپاس بۆ ماندووبوونتان لە کەناڵ لەگەڵمانە وەڵامی بەشێک لە پرسیارەکانە دەنەوە دەستان خۆش بێ محەممەد بورهانە لە مامۆستا ئەم ساڵ کۆلێژی پەرستاری لە هەولێر نەوەتویەکم هەیە ئایا وەرم دەگرێ گەروەرم ناگرێ بە پارە بە چەندە بەڕێزم پەرستاری بە 4 ملیۆن دینارە پاش داشکاتن بۆتە 2 ملیۆن و 200,000 دینار و نەوەتویەکیش بە زانکۆڵین ئەستەمە وەری بگرێ بەڵام بۆ مەسلەی پارالێلەکەی ئەگەر تەمەشای بکەین پەرستاری هەولێر پارالێلەکەی 93.143 وەرگرتووە ینی وەکو پێشترش باسم کرد دابەزینی 2 دەرەجە و پوینت 143 تۆزێک ئەستەمە لەو بەشە توبیانە بەڕاستی بەداخەوە نیان شۆپینگ ئەڵێ مامۆستای ئەم ساڵ چەند دەرەجە دادابەزێت وەکو وتمان تەوەقعی من بۆ خۆم وەکو خۆم لە نیو دەرەجە تا دەرەجە و نیوەک یان ئەتوان بڵم لە دەرەجەیەکە تا 2 دەرەجە احتیمالی دابەزین هەیە لە هەندێکشان ڕەنگە زیاتر بێ بەڵام زیاتر لەو بەشانەی پێشەوە باسەکەین کە ئەوانەی زیاد داواکاریان لەسرە دابەزینەکە تۆزێک کەمترە بێت مونلای دەپرسێت ئوستاز ئەگەر ئەوایل بی لە مەعهەد تەکنیکی شەقڵاوە دەچیتەوە توبعام هەولێر ئەگەر مەبەستە شیکاری نەخۆشیە نەخێر بە ڕێزەکەم چونکە ئەوە سیستمێکی جیاوازی هەیە بەڵام لە بەشەکانی دیکە بەشی پەرستاری بەڵێ وەکو خەریجی مەعهەد کە نەبووتە کۆلێژ و پەیمانگە با بڵێن ئەو سیستمەی نییە بەڵێ ئەتوانی بیستەوە توبعام و هیچ کێشەیەکت نابێت بەرز کۆلێژی پەروەردەی بنەڕەت بەشی عەربی زانکۆی هەڵەبجە بۆ ئەم ساڵ چەندە بەڕێزەکەم وەڵای وەکوتم ینی زانکۆی هەڵەبجە نەمزانی وە زمانی عەربی هەبێ هەر لەبەر خاتر تۆش ئێستا زانکۆی هەڵەبجە بە تایبەت ئەکەینەوە بزانین ئەگەر زمانی عەربی تیا بێت نەوەک بە هەڵە ئێمە نەمان هێنابێتە ناو لیستەکەی لای خۆمان کە هەموو بەشەکانمان تایە عرض کردووە با بزانین پەروەردەی هەڵەبجە ئەتوانین ئەوەی بکەین یان نە دیارە نەمانتوانی فایلەکەی بکەینەوە ئێستا ئینشاڵڵا دووبارە محاولەیەکەکەینەوە بزانین زانکۆی هەڵەبجە ئینشاڵڵا ئەگەر بکرێتەوە ئێستاکانە وەڵام تەدەینەوە بە سەرچاو ئەو کرایەوە با بزانین زانستە مرۆڤایەتیەکان نێودەوڵەتی بەڕێزم پەروەردەی بنەڕەتە ئەوەی بەڕێزت باسەکەی نەک کۆلێژی پەروەردە ئاگدار بە ببوور ئەم جاران وڵی بنەڕەتەکەم نەبینی بوو ئەبێ قسووری معفوکەی 1.1 بووە تۆ بڵێ 7 احتیمالی هەیە ئەم ساڵ بێتەوە داوای لێبردنەکەم هەرسەر ناوەکەش تۆزێک ئینگلیزیە و نازانمانی پێم نەخوێنرایەوە داوای لێبردنەکەم مامۆستا کۆلێژی دەرمانسازی دهۆک پارالەکەی دێتە سەر چەند کۆلێژی دەرمانسازی لە دهۆک پارالێلەکەی تقریبا بۆ ئەم ساڵ خۆی 95.7 وەرگرتووە تەوەقعەکەم بێتە دەوروبەری 94 پوین شتێک احتیمالی هەیە بێتە ئەو نزیکانە ئینشاءڵڵا نەبێت ڕێژوان کورد ئەڵێت کۆلێژی دەرمانسازی سلێمانی چەند وەردەگرێت دەرمانسازی سلێمانی بەڕێزەکەم 98 وەرگرتووە تقریبا ئەتوانین بڵێن دێتە دەوروبەری 96 و ئەوانە ینی بە تەوەقعاتێکی نزیک ئەگەر با بڵێن بکەین دووبارە هەمان شتی نووسێتەوە مەوەکو لە سەرەتاشا باسمان کرد تکایە ئەگەر بکرێت با بڵێن پرسیارەکان زۆر دووبارە مەکەنەوە ئێستا با بڵێن کاکە ڕێژوان زیاتر لە دەجاری دووبارە کردوتەوە ئێمە کاتە سیرەکەین ئەبینین لەو بینەیە ڕەنگە پرسیاری بەڕێزێکی تریش بڕوات ئێمە هەر لە سەرتاوە باسی ئەومان کرد دەست خۆش کاکە ژیار سپاس بۆ ئاگادارکردنەوەی جەماعەت ئەوەی زانکۆی هەڵەبجە دووبارە ئەبینین دووبارەیە لەبەرەوە بەڕاستی کاتێکی زۆر زۆرمان لێبات بۆیش لە سەرەتاوە باسی ئەوەمان کرد تکایە لە لایڤەکان یەکجار پرسیار بنووسن بۆ بتوانین بگەینە کۆتاییەکەی و هەموو پرسیارەکان وەڵام بدەینەوە و ئاگاداریش بنێمە بڵێن لایڤەکەمان بۆ ئەم شەو 1 ساعتە ئاگادار بنەوە ئینشاءڵڵا دۆری 25 دقەیەکە بەیەکەوەین ئینشاءڵڵا بەردەوامە بین لە وەڵامدانەوەی کۆمنتەکان ئەگەر هەر بە ڕێزێک نەگەیشتین پێیە
هەوڵەدەین ئەگەر پێمان بکرێت لە ڤیددیوەیەکی تایبەتە بەتایبەت پرسیارەکانیان جواب بدەینەوە ئەگەرنا لە لایڤی داهاتووە پرسیارەکانیان بکەنەوە بە چاوان لە خزمەتیان نابین وە لێرەشەوە حەزەکەم پێتان بڵێم لەوانەیە ئێمە لە لایڤی داهاتوومان ئینشاڵڵا لە ئینستاگرام بکەینەوە بۆیە فۆلۆ ئینستاگرامە کەشمان بکەن لەوێنانە بۆی بتوان لێشۆ لەگەڵمانە بن لە لایڤەکانمانە ئینشاڵڵا لە ماوەی 1-2 ڕۆژی داهاتووە لایڤی داهاتوومانە بێ ئینشاءڵڵا پەروەردە بنەڕەت عەربی هەڵەبجە جوابماندایەوە کورد ئەپرسێت بۆ یەکەم جار بەشی ڤێرتەرنەری لە زانکۆی سلاحەدین دەکرێتەوە بەڕای تۆ تێکڕای چەندی دەوێت وەڵای بەڕێزەکەم بۆ کردنەوەی بەش ئێمە جارێ نازانین ئەکرێتەوە یاننا حەزەکەم لەسەر ئەو بابەتە چاوەڕێی ئەکتیڤبوونی زانکۆڵای بکەین بەڵام عادەتەن کە ساڵی یەکەم ئەکرێتەوە تەوەقعکردنی دەرەجەکانی تۆزێک ئەستەما بەڵام بە ئەکیدی لە دەروبەری 85 و ئەوانە ئەبێت ینی ئەگەر سێری سلێمانی و دووهۆک بکەین بینی ئەوان وەربگرین تقریبا 85 کات کە با بڵێن بۆ خۆی بەشی ڤێرتەرنەری سلێمانی 93 وەرگرتووە دۆکە 82 وەرگرتووە تۆ تقریبا بینەکان وەرگرت دەوروبەری 85 کا بەلای کەمەوە لەو دەوروبەرانە ئەبێت کاکە محەممەد بورهان دووبارە پرسیارەکەی دووبارەیە بۆ ئەم ساڵ خوێندنی کوردی و عربی ترک ئەکرێت بەڵێ هەر لە سەرتاوە وەڵامی ئەو پرسیارەماندایەوە بۆ ئەم ساڵ ئینشاءڵڵا تەرکەکرێت وشیار بەختیار ئەپرسێ ئەندازیاری تەلارسازی سلێمانی دێتە چەند ئەگەر ئێمە ئێستا سەیری تەلارسازی سلێمانی بکەین لە ساڵی پار 96.8 وەرگرتووە تەوەقعەکەم بێتە 95.3 و ئەو دەورانە 95 لەو دەوروبەرانە ئینشاءڵڵا بەپێی ئەو تەوەقعاتێنن کە هەمانە بۆ دەرەجەکان پرسیارەکەی 3 جار دووبارە کردێتەوە بەداخەوە ینی تکامان وایە ئەگەر بکرێت بۆ ئەوی کێشەشمان بۆ دروست نەبێ و پرسیاری ئەوانەی دیکەمان لەلا نەفەوتێ هەنا کاکە زمخان ئەڵێ من نەجنسێ و نەکارتی نیشتیمانی نییە چی بکەم بەڕێزەکەم کە ئەچتە کارتی نیشتیمانی وەرەقەیەک دەدەنێ کۆدوشتی لەگەڵایە ئەگەر بکرێت لە ماوەی ئەم هەفتەی داهاتوویان لەم هەفتەی کەتیاین تەقدیمی کارتی زانیاری بکە با ئەو وەرەقەیە وەربگری ئینشاءڵڵا بۆ وەرەقەیە ئەتوانی ڕقم مشتەکەی بنووسی کێشە دروست نابێت ئینشاءڵڵا کوردمیکس ئەڵێ پەیمانگا پزیشکەکان یان علوم کیمیا یان علوم کۆمپیوتەر کامیان مستەقبەلیان باشترە وەڵاهی ئەتوانم بڵێم هەمویان لە یەک ئاستا ئەڕۆن پزیشکەکان لەبەروی پەیمانگان و بە 2 ساڵ تەواویانەکەی زووترەگەیتە ئیشی خۆت و ڕەنگە مەجای ئیشکردنیشی کەمێک زیاتر بێ لەوان علوم کیمیا 4 ساڵت پێویستە تا تەواوەکەیت و ئیشکردنیش باوەڕ ناکەم خراپ بێت بەڵام تا 4 ساڵی دیکە ئەمە نازانین شتەکان چۆن ئەگۆڕێ بەڕاستی مەسەلەی علوم کۆمپیوتەر بەشێکی زۆر باشە ئەگە بتوانانی پەرە بە خۆت بدەیت و ئەوە بکەی پێویستت بە کەس نابێت بۆ خۆت ئەتوانی ئیشی خۆت دروستکەیت و سەرکەوتو بیتایە ڕێزێکە پرسێ 92 علمی چ بەشێکی پزیشکی وەرە دەگرێت بۆ ئەم ساڵ 92 تقریبا بایۆلۆجی پزیشکی چارەسەری سروشتی کیمیای کلینیکی ژیانی چارەسەری سروشتی لە زانستە تەندروستیەکان احتیمالی پارالێلی شیکاری و ئەوانە بە احتیمالێکی کەم شیکاری و پەرستاری ئەو بەشانە علوم کیمیا کە بە بەشیشی کەمێک پزیشکی حسابەکرێت ئەو بەشانە نزیکن لێەوە بەڕێزەکەم کاکاریە پرسێت 75.34 زانستی لە هەولێر چ بەشێک وەری دەگرێت بەڕێزەکەم ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە من زۆر کێشەم بۆی دروستە بێت لەگەڵا بەڕاستی هەرچەندە ئەم بەڕێزە باشە نووسێتی زانستیە و لە هەولێریشە ئەنی زۆر بەڕێز ئەنووسن 75.34 هەیە و چی وەری ئەگرێت باشە بەڕێز لە چ شارێکی ئایا زانستی دیان وێژەیت خۆت حەزت بەچیە ینی ئەو پرسیارە تۆزە شمولیە 75.34 ئەگەر بین باسی بکەین لە هەولێرە کۆلێژەکانی کۆلێژی زانست بەشی زەویناسی و نەوت کاکاتە جیولۆجی قەدیم وەری ئەگرێت مشکلەی نییە ICT وەری ئەگرێت کە با بڵێن کۆلێژ و پەیمانگەیە یان سیستمی زانیاری کارجێڕی وەرێگرێت کە پەیمانگەیە با بڵێن لە ئاداب لە پەروەردە لە هەندێک بەشی وەرەگیرێت مشکلەی نییە لە بنیاد لە هەندێک بەش وەرەگیرێت لە کارجێڕی کار بڵێن بەڕێوەبردن و ئابووری کارجێڕی کارە ژمێریاریە با بڵێن کۆلێژی تەکنیکی کارجێڕی بەشی ژمێریاریە بەشی کارجێڕی کارە بازارگەری نێودەوڵەتی و زمانە بەشێکی زۆر وەرێگرێت بەڵام تکایە ینی شت بە شمولی پرسیار مەکەن چکە
شمولی زۆرەگرێتەوە لەوانەیە من ئێستا بۆ کۆنمرەی 75 بتوانم 100 بەشت بۆ هەڵبژێرم بەڵام تۆ خۆت کامیانت ئەوێ یعنی ئەمە بۆیە ڤیددیوکانمانداناوە ئەگەر تەماشای ڤیددیوکان بکەن بەپی کۆنمرەکان دەرەجەی کەمتر لە خوار خۆتان لە سەروی خۆتان ئەتوان ئەو بەشانەی هەستان پێ دیاری بکەن تاوەکو ڕیزبندیەکەتان ئاسانتر بێت یعنی ئەو کەسە هەر کەسە ڕیزبندیتان بۆ بکات یان هەر بۆ خۆتان ئەتوان ڕیزبندی بەپی دەرەجەکان بکەن یان بەپی حەزەکانتان بکەن ئاسانترە بێت ینی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینە تۆ لە بەردەستا بێت کە خۆت چیت ئەوێ گرینگە من کاتێ ئەگەم بە پۆلی دەی ناوەندی با بڵێن یان دەی کە ئێستا پێڵێن ئامادەی ئەبێ من ئەو کاتە خۆم یەکلایی کردبێتەوە بۆچی ئەخوێنم ئەو چیم ئەوێ لە مستەقبەلە یعنی نەک بێمە پۆلی 12 پۆلی 12 تەواوکەم بۆ خەریکە زانکۆڵینیش ئاکتیو بێ خۆم نەزانم چیم ئەوێت بۆیە تکایە ینی ئەو وردەکاریانە سوپاستان ئەەکەم ئەگەر ئاگاتان لێ بێت هەشتاوێک قانون دەبێ بەڕێزم بۆ مەسەلەی قانون پێش ێستاش باسمان کرد 85 وەرگرتووە زەحمەت بێتە هەشتاوێک ینی ئەو چوار دەرەجە دابەزین لە قانونا تۆزێک زەحمەتە بە تایبەتی ئەدەبەکان زۆر داوایەکەن لەبەرەوەی تاکە بەشە لە ئەوانە زۆر باش بێت هەتا ئەگەر بینە سەر پارالێلەکەی هەشتای وەرگرتووە 8.8 وەرگرت تقریبا هەشتاوێکی وەرگرتووە لەبەرەوە بەبێ پارالێل زەحمەتە هەشتاوێک وەربژیرێت زیرەک سەرمەمێڵی مامۆستا پەیمانگەی پەرستاری بە 67 لە شوێ وەردەگیرێ وەڵامی ئەو بەڕێزەشماندایەوە کاک وشیار بەختیار وەڵامیماندایە کە تەلارسازی دێتە چەند دووبارە و سێبارە پرسیاری کردوتەوە کاکە زانیار سالار ئەڵێ 96 لە کەرکووکم لە هەرێم چیم بۆ دێتەوە وەڵاهی بەڕێزەکەم کێشەی کەرکووک ئەوەیە گشتیتان بۆ حساب بکرێواتە ئەگەر ئێستا بین ئێمە باسی بەشە بۆ نمونە لە بەشی زانست بایۆلۆژی پزیشکی وەرگین وەلو کانەوە زۆر باش تەنها دەرەجەیەش تقریبا فەرقام 94 وەرگرتووە 95 بۆ ئەوەکەیەتی با بڵێن بەڵام ئەگەر پەرستاری ببینین بۆ نمونە پەرستاری هەولێر ئەوێش هەر باشە دەرەجەونیەک فەرقە زۆر نییە بەکۆی گشتی ینی تقریبا 2 دەرەجەونی و فەرقەکات ئێستا ئەو 96 بەڕێزت باسیەکەی لە کۆلێژی تەکنیکی تەندروستی سلێمانی احتیمالی هاتنەوەی هەیە لەبەرەوەی ساڵی پار 96.4 وەرگرتووە یان لە پەرستاری ڕاپەڕین 96.33 وەرگرتووە لە پەرستاری هەولێر 96.8 وەرگرتووە ئەوانە هەمووی گشتین ئەنی ئەگەر وەکوتم متابعی ڤیددیۆکانی ئێمە بکەن بۆ بەشەکان کە لە یوتیوبەکەمانە دامان ناو نووسیمانە شێوازەنوەیەکەی ئاسۆی زانکۆ لە پلەیلیستە ئەیدۆزنەوە هەموو ڤیددیۆکانی تایە هەموو بەشەکانی تایە بۆ من هەر بەشێکت بێ بەتەنیا لە هەموو هەرێمی کوردستانە لەکوێ هەیە لەوێ بە ڕوونی پێتەڵێ عەزیزەکەم بەڵام بەکۆی گشتی وەکو پێتانەموت ئەو کۆنمرەیە لە پەرستاری لە شیکاری لە کەمێک لە پارالێلی بێهۆشکاری سلێمانیەوە نزیکەواتە سەرکردن بایۆلۆژی پزیشکی و ئەوانە ینی ئەمەلیان هەیە ئیشەڵا ئەو 96 وەربژیرێت کاک ڕێژوان و کاکە وشێر وەڵاممان دابوونەوە جاری دیکە تکە ئەەکەینەوە ئەوە پرسیاری دووبارە بەڕاستی پرسیاری ئەو بەڕێزانەی دیکەمان لێ ونەکە بەڕاستی لەبینانەکە ئەمە ئەبینین ئەوانە دووبارەن چۆنەڵیت کێشەیەکمان بۆ دروستە بێ و هەندێک جار ڕەنگە پرسیار باز بدەین هۆنیا هادی ئەڵێ 78.5 وێژەی ئەگەری وەرگرتنین لە چ زانکۆیەکی سلێمانی هەیە بەڕێزەکەم وەکو وتمان لە زانکۆی سلێمانیش ئێمە سەیری زانکۆی سلێمانی بکەین با بڵێن ئەگەر کۆنمرەکانی بکەینەوە ئێستاکان و تەماشای بکەین زانکۆی سلێمانی ئێستاکان ئینشاڵڵا کە کرایەوە بۆ نمونە ئەو بەشانەی کە 78 ئەوانیان وەرگرتووە بۆ نمونە ئێستا بەشە ئەندازیاری و پزیشکەکانی لێ دەربکە لە علوم فیزیا هەفتای وەرگرتووە تانی کەواتە لەوێ دێتەوە بەس بگورە ئەو وێژەیە وێژەی لە کۆلێژی پەروەردە زمانی ئینگلیزی لە ئێوارانەکەی دێتەوە 72.5 وەرگرتووە زمانی کوردی و زانستە کۆمەڵایەتیەکان باخچەی مناڵان پەروەردەی تایبەت ئەوانە هەموو لە زانکۆی سلێمانی ئەتوانێت پڕکاتەوە 78 دەرەجەیەکی خراپ نییە مێژوو جوغرافیا لە 3 سادق با بڵێن
زانستە مرۆڤایەتیەکان هەموو بەشەکانی کە مێژووە ڕاگەیاندنە جوگرافیە کۆمەڵناسیە و باوڵێن زانستە ڕامیاریەکان و سیاست و پەیوەندی نێودەوڵەتیەکان بەشی یاسا تۆزێک دوورە لێەوە بەداخەوە لە ئابووری نزیکە کارجێڕی کار لە کارجێڕی بە بازارکردن لەوانە باوێن هەمووی ئەمەلی هەیە وەربژیرێت لە کۆلێژی زمان وەکوتمان تۆزە زەحمەتە لە وەرجێڕان بە هەمان شێوە ئەگەر نا زمانی عربی زمانی کوردی زمان و ئەدەبی فارسی ئەوانە هەمووی شمولەکات لە کۆلێژی بازرگانی کارجێڕی پرۆژەکان با بڵێن ئەوانە هەمووی با بڵێن وەکوتم لە ئەندازێرە کشتتوکالەکان هیچ زانستی ژینگەش ئەوە وەکوتم هەفتاوەش لە سلێمانی ئەو کۆلێژانە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیش بە دڵنیایەوە لە کارجێڕی کار و لە بازرگانی نێودەوڵەتی و ئەو بابەتانە هەمووی ئەتوانێت تەقدیم بکە ئینشاءڵڵا. کاکە ڕێژوان ئەو پرسیارەی زۆر زۆر دووبارە کردوتەوە کە دەرمانسازی سلێمانی چەند وەرەگرێت وتمان 98 وەرگرتووە تەوەقعەکەین بێتە دەوروبەری 95 و ئەو دەورانە پەروەردەی بنەڕەت بزانانی ڕێزم هەیە ئەگەر بکرێت ئەو کۆمنتانە ئەوەنە دووبارە نەکرێتەوە سوپاستانەکەین تاوەکو بتوانین وەڵامی هەموو پرسیارەکانی ئەو ئەزیزانە بدەینەوە. تەلارسازیمان جوابدایەوە کە دێتە چەند دەریا ئەپرسێت ئەگەرم معدلت 52 بێت بەشێک وەردەگرێت تکایە جواب وەڵی ئەوانە زیاتر لە کاتێکا وەرەژیرێن لە حکومی بە ئێواران ئەگەر شوێنەکە بڵین کۆلێژ بێت یان پەیمانگە بێت یا هەر شوێنێک بێت کورسیەکانی پڕ نەبوو بێتەوە فۆرم تەوزیعکە ئەو کاتەی شەڵا کێشەتان بەڵام لە زان کۆڵاینە بەڕاستی تۆزێک زەحمەتە هاتنەوەی. کاکە ئاریمان جوابدایەوە نیان خانمان جوابداوەتەوە کاگاری دووبارە پرسیارەکەی کردوتەوە دیارە جویان لەوە نەبوو کە ئێمە وتمان ئەتوانن یەکجا پرسیارەکانتان بکەن هەمووی وەڵامە دەینەوە ئێمە هەتا وەڵامی پرسیارەکە دێنەوە لەوانەیە دە کۆمنتمان بۆ بێ حتمما تاخیرە بین لە وەڵامدانەوە بۆیە سوپاستانەکەین ینی وەکو تکایەکی برایانە ئەگەر بکرێت پرسیارەکان دووبارە مەکەنەوە سەبرێک بگرن تاوەکو سرەکان ئەگا پێتان. ئەم ساڵ بۆ یەکەم ئەو ڤێتەرنەریمان جوابدایەوە کاکە دەریا وەڵاممان داوەتان ئێسان پرسیارانە تقریبان هەر هەموویمان وەڵام داوەتەوە جارێکتر دووبارەیە بۆیە تکایە ئەگەر بکرێت پرسیاری دووبارە ئەوەندانە نەکرێت سوپاستانەکەین ینی تا ئێستاکانە هەر هەمووی دووبارەیە ئەم بەڕێزانە زۆر زۆر ینی پرسیارەکان دووبارە کراوەتەوە هەر هەمووی ئەستا احتیمالە لەم بینەیە پرسیاری بەڕێزێک کە پێشتر نەی کردووە لە دەستمان بڕات و وەڵامی نەدەینەوە. کاکە ڕێبوار فاڕۆق پرسێ 65 پەروەردەی بنیات هەولێر وەری دەگرێت زانستی پارالێل پەروەردەی بنیات هەولێر ینی ئەگەر بێت و ئێمە تەمەشای بکەین لە پەروەردەی بنیات ئەوە پەروەردە بنیات ئەگەر مەبەستی زانستی و مەبەستی بەشی زانستەکان بێت یان زانستی گشتی بە پارالێل 65 ئەمەلی هەیە تقریبا لە سەلاحەدین چونکە خۆی 66.5 وەرگرتووە لە سۆرانیش 65.577 وەرگرتووە. زانستی کۆمپیوتەریش لە تەنانەت سلێمانی و لە گەرمیان هەیە ئەو پرسیاری هەولێری کردووە بەشەکانی دیکەش لە بنەڕەتی باخچەی ساوایان و باخچەی مناڵان و پەروەردی تایبەتەوەوانە لە هەولێر ئەمەلی هەیە بۆ وەرگرتن. شیرین عەبدوڵڵاڵێ سلام عەلەیکم مامۆستا و عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا و بەرەکات 92 چی وەری دەگرێت بێعەزیەت بەڕێزەکەم 92 پێش ئێستاش باسمان کرد لە نزیکە لە پارالێل و لە پارالێلی پەرستاری و شیکاری و هەروەها لە مایکرۆبایۆلۆجی لە چارەسەری سروشتی لە زانستە تەندروستەکان بێت یان لە کۆلێژی پۆلیتەکنیک بێ بەشی کیمیا بایۆلۆجی گشتی یان ئەو بەشانە لێوەی نزیکە بەڕێزەکەم. کاک دەریا دووبارەیە ساناخان دووبارەیە وەڵاممان داوەتەوە
کە کوردی عەربی بڵێ بۆم ساڵ تەرکەکرێت ئەو بە ڕێزانە هەموو پرسیارەکان دووبارەن بەڕاستی بەداخەوە جارێ دیکاڵین ئەگەر بکرێت پرسیارەکان ئەوەنە دووبارە نەکرێتەوە. گەیلان ساڵە حەپرسێت 8.5 شوێنێکی باش وەرم دەگرێت بە ڕێزەکەم 8.5 بەشە پزیشکیەکان لە ناوەندی پارێزگا زەحمەتە تەنها پارالێل ئەمەلێکی کەمت هەیە بۆی و هەندێک بەشمانێوەکو پشکنینی چاو یان با بڵێن تیشک و ئەو بابەتانە بە پارالێلەکەی ئەتوانی تەقدیمی بکەیت. لە بەشی پەرستاری و شیکاری یا دەرمانسازی لە دەرمانسازی هەر بۆ ئێوارانەکەش تا ڕادەیەک دوورە بەڵام بۆ چارەسەری سروشتی و بۆ ببورن بۆ پەرستاری و بۆ شیکاری لە سۆران لە کۆیە لە تەختەق لەو شوێنانە ئەتوانیت سوودیان لێ ببینیت. لە سلێمانیش لە سنووری سلێمانیش لە دەوروبەرە ئەتوانی بە پارالێلەکەی ئەو بەشانە پڕ بکەیتەوە. کاگاری پرسیارەکان دووبارەیە کاک ئیسماعیل ئیسا مامۆستا 86 لە چ کولیەک باش دێتە وەرگرتن بەڕێزەکەم 86 ئەگەر کۆلێژیشی باشت بێ ئایتی کۆلێژی زانستە کە نزیکە لێەوە خۆی 87 وەرگرتووە با بڵێن لە غێری ئەو بەشەکانی دیکە بۆ پارالێلی کیمیا یان بۆ با بڵێن بەشە کارژێڕەکانی کارژێڕی کار ژمێریاری ئەو بەشانە ئیسفادەی لەکە یا ئەوەتانی ئەبێت بیتە مەعهەدەکانەوە واز دە کولیە بێنی چونکە کولیەکان ئەوانی کە بەو شێوازە هەلی کار و ئەو بابەتانیان ڕەنگە گونجاو نەبێت. یاڵدەست کۆلێژی ئایتی لە شەقڵاوە بە پارال بە هەفتە بەڕێزم ئایتی لە شەقڵاوە پەیمانگەیە ڕاستە نووسراوە کۆلێژی تەکنیکی شەقڵاوە بەڵام لەوێنانە تەنها بەشی ڤێرتەرنەری بەشی کارژێڕی کار بەشی شیکاری نەخۆشیەکان بە سیستمی دوو شەهادە ئیشەکات 2 ساڵە خوێنیت کۆنمرێکت بۆ دەرەچێت 16 لێ وەرەگرن دوایش لە پۆلی 12 لە کۆنمرەکەت وەرەگرن کۆیەکەنەوە بەیەکەوە کۆنمرێش تازت بۆ دەرەچێت ڕیزبەندیت بۆکەن هەتا نیوە 2 ساڵی دیکە ئەخوێنێت ئەبێ بە کۆلێژ ئەو باقیەکەی دیکەشی بە شادەی مەعهەد تەخەڕوجەکەن تەنها ئەو سێ بەشەمانێ ئەوان کە هەمووی با بڵێن بەشی پەیمانگەن ئاگادار یعنی ڕاستە نووسراوە ئەوە بەڵام ئاگادار بن ئەوانە پەیمانگەن. تەکنەلۆژیای زانیاری با بڵێن ئایتی لە شەقڵاوە ئەگەر تەماشایکەین شێخان هەولێر شەقڵاوە 67.7 وەرگرتووە کەواتە بە هەفتایەکە ئینشاڵڵا بە ئەکیدی بە پشتیوانی خۆی گەورە وەرەژیرێت. حەزەکەم ئەوتان بەبیر بێنمەوە ئینشاڵڵا 20 دقەیەکمان ماوە بەیەکەوە لە خزمەتی یەکا بین بەس تکایە پرسیاری دووبارە ئەوەندانە مەنووسنەوە بۆ ئەوەی بتوانین وەڵامی هەموو بە ڕێزەکان بدەینەوە یعنی ئێستاکانەوە لیستێک لە بەردەستمان هەر هەمووی دووبارەیە یعنی هەتا ئێستاکانە هەمووی دووبارەیە ئەوە ماوسەکەشمان ڕاوەستا ینی پرسیارەکان هەمووی دووبارەیە بەداخەوە تۆزێک کێشەمان بۆ دروست دەکات لەبەرەوە تکایە ئەوەندانە پرسیاری دووبارە مەنووسنەوە وەکوتمان ئێمە ئەمڕۆ لایڤەکەمان سەعاتێکە ئینشاڵڵا جارە دیکە تکا ئەکەمەوە پرسیاری دووبارە نەنووسرێتەوە تکایە و جگە لەوەش ینی ئێستا وەکوتم ئەوە نزیکەی 1 دقە و شتێکە من بەس پرسیاری دووبارە دێتەوە پێشم بۆیە تکایە ینی ئەگەر بکرێت ئێستا ئەوە هەتا ئێستاکانە هەر هەمووی دووبارەیە. ڕانا ئەپرسێت سەلام مامۆستا بەڕای ئێوە 95 لە هەر شوێنێک بێ ئەگەری ئەوەی هەیە لە دەرمانسازی وەربژیرە بەڕێزەکەم بە ئەگەری زۆرەوە ئەوە زیاتر لە پارالێلەوە نزیکە دابەزینی کۆنمرە لەبەرەوەی کێشەکە ئەوەیە بەڕێز لە سلێمانی بیت بۆ نمونە ئەگەر دهۆک بۆ خۆی 95 ژوەر بگرێ بۆ تۆ 96 وەرەگرێ
لە دهۆک بیت لە سلێمانی دەرەجەدا بەزێ بە هەمان شێ ینی کێشەکە ئەوەیە شوێنی خۆتان دیاری بکەن تاوەکو بەپی شوێنی خۆتان پێتان بڵێن ئەمجا بەپی شوێنەکانی دریش دووبارەی بکەینەوە بەڵام بەکۆی گشتی 95 وەکوتم بە پارالێل زیاتر نزیکە بۆ ئەوەی کە وەربژیرێت ئەیستاوانە هەمووی دووبارەیە دارێکتر بەداخەوە پرسیارێکی دووبارەی زۆرمان باتەوە ئەمە مافی ئەو هاوڕێ و برادرانەتان ئەخوات کە پرسیارێکیان هەیە ئەگەر پرسیاری دووبارەتان هەیە یعنی ئەو پرسیاری کردوتانە بە پرسیارێکتر بەشدارە بن لە خزمەتتان نابین بەڵام ئێستا ئەوەی دووبارەیە تۆزێک کێشە دروستەکە بەڕاستی بۆ ئێمە You are unforgettable ئەڵێ سلااو کۆلێژی تەکنیکی کارجێڕی باشترە یان کۆلێژی تەکنیکی میدیا بەڕای تۆ کەمیان باشترە بە بێگومان کارجێڕی کار باشترە واتە تەکنیکی کارجێڕی ئەوانە هەمووی دووباران بە هەمان شێوە بە ڕێزش پرسیارەکەی دووبارە کردوتەوە گەیلان پرسیارەکەی ئەڵێ 58 لەکان بەشی پەیمانگای تەکنیکی هەولێر وەردەگیرێت بەڕێزم وەکو پەیمانگا ئەو بەشانێکە لە پەیمانگاکان بە دەرەجەی کەم وەرەگیرێت زیاتر لە بەشە کارجێڕەکانن 58مان هەیە لە کارجێڕیکاری چۆمان لە کۆیە کارجێڕی تەقتەق 58 وەرگرت و ئەوانە بە زانکۆڵاینن با بڵێن ئەوانەکو کارجێڕی کار ئەگەر نا پارالێل و ئێوارانەکەی حتمما مشکلەی نابێت و ئەگەر بەشە کارجێڕەکانی تر ببینین ئەوانیش بەشێکیان ئەبینین ئێستا لە بەکرەجۆ 59.6مانەیە کارجێڕی ئەلکترۆنی کارجێڕی دەستگاکانی گەشتیاری لە هەولێر 59مان هەیە کارجێڕی پرۆژە کشتتوکاڵەکان لە کەلار 57 وەرگرتووە کارجێڕی دەستگاکانی گەشتیاری لە شەقلاوە 57 وەرگرتو ئەوانە هەمووی زانکۆڵاینە ئێمە باسەکەین پەیمانگای تەکنیکی چۆمان کارجێڕی گومرگ 57 وەرگرتووە کارجێڕی دەستگاکانی گەشتیاری لە کۆیە 57 وەرگرتووە زۆر بەشی دیکەش هەیە بۆ ئەو کۆنمرەیە ئەزیزەکەم پرسیاری دیکە وا دیارامانە هەمووی دووبارەیە بەداخەوە بۆ دهۆک هەشتاوێکی وێژەیی چ بەش باشە ئەگەر باسی دهۆک بکەین ئەو بەشانەی کە باشە بۆی بەشی یاسا 82 وەرگرتەوە پارالێلەکەی کە نزیکە لێەوە ئەتوانێت ئیسادەی لێ بکات و لە منطقەی ئەوەیە زیاتر ئەو بابەت لە دهۆک دیبلۆماسی پەیوەندی نێودەوڵەتەکان و دیبلۆماسی سیستمی سیاسی و سیاسەتی گشتی لە دهۆک ئەو بەشانە هەیە کە ئەتوانێت ئیسفادەی لێ بکات لە کارژێڕی و ئابووری با بڵێن بەشمان زۆرە کە ئەتوانێت ئیسفادەی لێ بکات بۆ نمونە کارژێڕی کارە کە ئەو بەڕێزە ئەگەر هەڵە نەبم نیانخان ئەڵێ هەشتاوێک بۆ کارجێڕی کار بۆ تەکنیکی کارجێڕی لە ئەفۆن لە دهۆک کۆلێژی کارجێڕی و ئابووری دۆ کارجێڕی کار لە سۆران و لە کۆی ئەوانش بە ئەتیادی ئەو دەرەجانە وەرەگیرێت کاک ئیبراهیم ئیسماعیل ئەپرسێ مامۆستا 54.7 دەتانم بچمە پەرستاری بەشی مەعهدی لە ئەهلی بەڕێزەکەم وڵی ئەهلەکان معلوماتم بەو دەرەجەیە نییە بەڵام ئەتوانین سەردانی شوێنەکە بکەیت و قسەیان لەگەڵا بکەیت بزانی ئایا ئەو کۆنمرانە وەرەگرن یان نا پرسیارەکانی دیکە دووباران هاناخانە پرسێت 91 بۆ چ بەشێک باشە وەری ئەگرێ بەڕێزەکەم 91 لە چارەسەری سروشتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و علوم بایۆلۆجی گشتی یان کیمیا پاشان دەرمانسازی لە پەیمانگا شیکاری و پەرستاری لە پەیمانگا زائیدەن IT لە کۆلێژی زانست ئەو بەشانە ئیسفادەی لێکە گرنگەوەی ڕەغبەتی خۆتی لەسەر بێت ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن بەداخەوە جارێکی تریش
کاگی براهیممان جۆدا و بە سۆزخانە پرسێت سڵاو 95.2 پارێزگای سلێمانی دەرمانسازی ئەگەری چەندە؟ واللهی ئەگەرەکەی زیاتر لە پارالێ لایە تۆزە ئەگەری کەمە بەزان کۆڵین ئەتوانین بڵین لە 130 لە 140 زیاتر تێناپەڕێ زیاتر پارالێلەکە تەوەقعەکەینە تا 180 ئەمەنی وەرگرتنی هەبێت. تەکنیکی کارژێڕی وەڵامماندایەوە ئەوەی نیان خەمان وەڵام داوەتەوە ئەو پرسیارانە هەمویان دووباران بەداخەوە دارە دیکە تکە ئەەکەینەوە ئەوە پرسیاری دووبارە نەنووسرێت با بڵێن ئەو بە ڕێزانەی دیکە کە پرسیاریان نردووە بەشێک پرسیارمان هەیە لێرە ئەمانە دووبارە نین باش بوو با لە سەرەتایەوە دەست پێ بکەین بزانین ئەم بە ڕێزانە پرسیاریان کردووە تەنها دەدەقەمان کات ماوە بۆ ئەوەی کە ناچکە دەدەقەدرن دەستمان پێکرد ئاگادارم با بگەینە سەرەتای ئەم پرسیارانە پرسیارێکی زۆر لەم پشتەوە ما بۆ ببینن یعنی ئەو پرسیارە دووبارانە بەڕاستی بەداخەوە کێشێکی زۆری بۆ دروستکردین کە نەمانتوانی بگەین بەم بە ڕێزانە و بڵێن ئەوانش لێرە پرسیاری دووبارەیان زۆر نووسیوە بەداخەوە ینی نازانم ئەم هەر لە سەرەتایە داوای ئەومان کرد کە پرسیاری دووبارە ئەوەندانە نەنووسێت تا بتوانین وەڵامی هەموو لایەک بدەینەوە. ئەوان مامۆستا کۆمنتی من دەبینیت واللهی بەڕێزەکەم گەورەترین کێشەمان ئەوەیە ئێستا زۆربەی کۆمنتەکان دووبارە بوون کە ئێستا ئەمانەوێ هەمووتان ئینشاءالله ببینین و وەڵامیشی بدەینەوە. مستەفا تەحسینە پرسێت کۆلێژی یاسا چەندی پێویستە بۆ هەولێر 85 پێویست بۆ ساڵی پار ئەم ساڵ ئەو پەڕی بگاتە 84 ینی هەر ئەوەنانەتەوە قۆعیدا بەزینەکەین نیان ئەچ خدر سڵاو مامۆستا 75.7 بەشێکی پزیشکی وەرەگیرێ لە سنووری سلێمانی دەوروبەری بەڕێزەکەم لە سلێمانیە پارالێلەکانیشی لە نزیک هەفتاکان نین هەمویان لە دەوروبەری هەشتاکانن بەڵام مشکلم ئەوەیە ئێوارانی سلێمانی ساڵی پارکە بە فۆرم تەوزیع کراوە دەرەجەکانیان لە سیستمان نەبووە لەبەرەوە بەڕاستی دەرەجەی ئێوارانیانم لەلانە داوای لێبردنەکەم گوڵا من ئەپرسێت بنەڕەتی ئینگلیزی دۆک دێتە چەند یان بنیات ئینگلیزی زاخۆ بەڕێزەکەم لە بنیات ئینگلیزی ئەگەر ئێستا تەمەشای بکەین لە دهۆک هەفتاونەی وەرگرتووە تقریبا دێتە 1970 لەو دەورانە و لە زاخۆ 77.8 وەرگرتووە 77.8 تقریبا ئەش دێتە دەوروبەری 77 ئەو دەوران یعنی هەرچیان تەوەقعی 77یان بۆ ئەکرێ ئینشاءالله دووبارەویش پرسیارەکانی دووبارە کردوتەوە ئاریا ئەشرەفە پرسێ ئەم ساڵ چەند دەرەجەدا بەزێ بە عەقڵ واللهی بەپێ ئەو داتا و زانیاریانی لە بەردەستی ئێمە هەن لە دەرەجەیەک بۆ 2 دەرەجە ئینشاءالله ئەمەلی دابەزینمان هەیە. گوڵا من دووبارە پرسیارەکانی ئەوانە هەمووی دووبارەیە ڕۆزە پرسێ مامۆسافیدەکانم بینی وتت قانونی سۆران 82 وەردەگرێت بەڕێزەکەم قانونی سۆران هەردووشی 1.4 بەڵام من لەلایەن بەڕێزێکەوە ڕاستکردنەوەم بۆ کرا دەستی خۆش بێت پارالێلەکەی 89 وەرگرتو ئەفم بۆ گشتەکەی 89 بۆ پارێزگاکەی 1.4 ئەگەر وتمە 82 داوای لێبردنەکەم بەڵام خۆی لە ئەسڵا 1.4 بەڵێ نیان خانەوە وەڵامیماندایەوە ڕۆز وەڵامیماندایەوە نیان خدر ئەویمان وەڵام داوەتەوە گوڵ ئەپرسێت ساڵ معدلم 94 لە کۆلێژی پەرستاری وەرئەگیرم لە سنووری سلێمانی ومێدەکەن ئینشاءالله بۆ ئەو ئاسەدا بەزێت ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە ئەوە دووبارەیە ئەوشان هەر دووبارەیە ئاکرێ پرسێمە موسا ئەزیەت نەبێت 94.8 بۆ دهۆک چ بەش باشە بێ پارالێل وەڵا بەڕێزەکەم ماشەڵڵا 94.8 ئەتوانیت لە نزیکی دەرمانسازیەوە بیتە خوارەوە پەرستاریە دەرمانسازیە ئەگەر شیکاری لە سنوورە هەیە سەرکردنە ینی ئینشاءالله بۆ ئەو دەرەجەیە نزیکە لە دۆک ئەو کۆمەڵە بەشی زۆر باشن ئەتوانیت سودیان لێ ببینیت ئەوە وەڵاممان داوەتەوە کاک ئاریا ئەشرەف وەڵاممان داوەتەوە لیوجیە پرسێت
بەشی وەرژێر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چەندی ئەوێ و ئەگەر تەواوی بکەیت وەکو وەرژێڕی زمان کار دەکەیت بەڕێزم ئەوە پێوترێت تەکنیکی وەرژێڕان لە تەکنیکی وەرژێڕانە کۆنمرەکەی لە هەولێر هەمانە و لە مێرگە سوور هەمانە لە هەولێر 65 وەرگرتووە بە ڕێزەکەم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرە لە پەیمانگەی تەکنیکی کارژێڕی هەولێر کە تەواوێکیت وەکو وەرجێڕێک ئەتوانی ئیش بکەیت بەڵام ئەکەوێتە سەرەوەی چ زمانێک ئەزانی چونکە ئەو سیستەمەکان و تەکنیکەکانی وەرجێڕان فێرەکە لە هەر زمانێکا بێت و هەرچەندە احتیمام زیاتر بە ئینگلیزی ئەدەن بەڵام لە هەموو زمانەکان ناتوانین تەکنیکەکان بەکاربێنیت. ئایا هەفتە لە بەشی زانستی لە کۆیە چ بەشێک وەری دەگرێت؟ بەڕێزم لە کۆیە زۆر بەشەیە بە هەفتە لە پەرستاری لە شیکاری تەقتەق بیگرا لە نەوت لە آیتی لە ئەوانە هەمووی لە مەحەدا توانی ئیسفادەیان لێ بکەی ئەگەر وەکو زانکۆکەشی بڵیت زانکۆی کۆیە ئەگەر مەجالێک هەبێت دەرەجەکانی بکەینەوە لە زانکۆی کۆیە هەفتە باڵێن هەفتای ڕێک ماتماتیکی پزیشکی لە زانست و تەندروستی بەشی فیزیا لە زانست و تەندروستی بەشی کارژێڕی لە زانستە کۆمەڵایەتیەکان ژمێریاری لە زانستە کۆمەڵایەتیەکان ئینگلیزی بە ئێواران واتە پەروەردە ئینگلیزی بە ئێواران مێژوو جوغرافیا ئەو بابەتانە هەرهەمووی شمولەکات وەکو چمان لە پەیمانەکانیش کە ناویانمان هێنا پرسیارانەی دیکە ئەوانە هەمووی دووبارەن بەداخەوە وەکو وتمان ئەگەر بکرێت پرسیاری دووبارە نەنووسن چونکە بەڕاستی کاتەکەمان تەنها 3 دقەمان ماوە لەگەڵەوەشە پرسیارشی زۆر ماوە لە بەرەوەی ئەوەنەی دووبارەتیایە بەڕاستی ناتوانین کۆنتترۆلی بکەین بەداخەوە دەریێمەند ئەگەر محەدەت 52ەوە جوابماندایەوە 94مان جوابدایەوە لە سنووری سلێمانی باسمان کرد ئاکرێمان جوابداتەوە کاکە محەممەد بیلال سواز بۆ ئیمۆجیەکەت تکای مامۆستا کۆمنتی من دەبینیت واللهی تا ئێستاکانە نەمبینی و نازانم ئاوان خان ئامانج ئەفن ببوورە ئامانج کاک ئامانج بمان بوورە ئەگەر بتوانین ینی بەڕاستی تکایە ینی وەکو داوایەکی برایانە کۆمنتی دووبارە منووسن بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی کۆمنتەکان بکەین بەداخەوە یعنی ئێستاکانە کاگامانج وەلەوکان کە من جوابی ئەو پرسیارم داوەتەوە بەڵام نازان بۆ ئەو یان بۆ کەسێکی تر بووەوە ئێستا کۆمنتەکەی دووبارە نووسیوەتەوە ئەوانە هەمووی دووباران موسلیم گەڵ ئەڵێ مامۆستا پەرستاری مع پارالل چەند وەردەگرێت بەڕێزەکەم لە هەولێر پارالێلی تقریبان لە دەوربەی 82 لە سلێمانیش ئەگەر هەڵە نەبم ئەویش هەر لە دەوروبەرانەیە پەرستاری ئەگەر تەمەشایەکی بکەین چکە وەکوتم تکایە ینی شارەکەتان معادلەکەتان زانستینیان وێژەین هەموو شتەکان بنووسن بۆی بتوانین پەرستاری لە پارالێل 86 وەرگرتووە لە سلێمانی لە هەولێر 82 وەرگرتووە پەرستاری ددان لە سلێمانی 82 لە چەمچەماڵ 82 لە هەڵەبجە 80 ئەوانە پارالێلەکانێتی لا ئەگەر بینە با بڵێن کۆیەوە ئەوانش 77 و ئەوانەی وەرگرتووە کاکە ئامان جەڵێتکە من مامۆستا بەشە تازەکەی پەیمانگەی دەرمانسازی ئێواران تەکنیکی سلێمانی هەیە ئەگەری هەیە بە 80.5 وەربژێرە لە سلێمانی وڵی وەکو پێشترش باسم کردووە دەرمانسازی بۆ خۆی لە سلێمانی 92 وەرگرتووە پارالێلەکەی 90 ینی ئەو پەڕێکی با 5 دەرەجە بێتە خوارەوە با 6 دەرەجە بێتە خوارەوە لە دەوروبەری 84-85 زەحمەتە لەوە زیاتر بێتە خوارەوە بەڕاستی کاکە ئامانجەوە کۆمنتەکەتمان بینی وەڵامیشماندایە ئینشاءالله گلەیت نابێت یوجینا مامۆستا 93.7 هەیە ئایا لە سلێمانی پەرستاری وەرم ئەگرێ وەڵاهی بەو کۆنمرەیە زیاتر لە پارالێلەکەی نزیکیت ئەمەلی زانکۆڵاینەکەت تۆزێک کەمە بەڕاستیە لەوانەیە بێتە 94 بەڵام 93.7 کەمێک زەحمەتە و ئینشاءالله کە زیاتریشدا ئەبەزێت وا دیارە چەند سانیەیەکمان ماوە بەداخەوە ئەگەر
خوا عمر بدا ان شاء الله للايف دات ولا قلتانا بين بلان تکایە پرسیاری دووبارە منووسنەوە سەبرێکتان هەبێتە وەڵامتانە دەینەوە و هەروەها لە لایڤی داهاتووە ئینشاڵڵا لەگەڵتان نابین لە ئینستاگرامە بێت لەبەر ئەوە پێمان خۆشە فۆلۆی ئینستاگرامەکەمان بکەن سوپاستانەکەین کە ماوەی ئەو سەعاتە لەگەڵ ئێمەیە بوون بەڵام جارێ دیکە و پێش کۆتایی پێشخوا حافیزی پێتانەڵێن تکایە ئەو چەند ڕێنما بچووکە کە پرسیاری دووبارەیە مەینێرنەوە سەبر و تەحملتان هەبێ و لە ئینستاگرامیشان فۆلۆمان بکەن بۆ ئەوەی با بڵێن لایڤی داهاتوومان ئەگەر ئینشاڵڵا لە ئینستاگراما کرد ئیسادەی لێ بکەن و سوودی لێ ببینن. باشە بەڕێزەکان سەرکەوتوو بن ئینشاڵڵا سوپاستانەکەم جارێ دیکە بۆ گوێگرتنتان و مانەوەتان بە دیار ئێمەوە داوای لێبردن لەو بەڕێزانەشەکەن کە وەڵامی پرسیارەکانیانمان نەدایەوە هەوڵ ئەدەین ئەگەر لێرەش نەبێت لە یوتیوبەکەی بێت محاوەڵی ئەوەکەی وەڵامتان بدەینەوە ئینشاڵڵا دەستان خۆش بێ و خوا ئاگادارتان بێ. ئەوی خۆم لەم سازام ئەیش لەمسە ئەجا ماوسەکە جامی کردو ها